خولی سێمی پەرلەمانی کوردستان چی بەجێهێشتووە بۆ خولی چوارەم؟ ڕاگەیاندنی کوردی بەداخەوە ڕۆڵێکی زۆر گەورەی هەبوو لەوەی تێگەهێشتنێکی سەقەت بگەهینتە هاوڵاتی دەربارەی پەرلەمان. حواری سیاسی و قانونی لەناو پەرلەمانە نەگەیشتە مەرحەلەیەکی نزوڵ، یعنی ئەمە حەقیقەتە بۆ خولی سێهەم. لە دەرەوەی خۆی بڕیاری بۆ دەبرێت، لە دەرەوەی خۆی لەبەرەوەی کەسی یەکەم و دووەم و سێم و باڵی کەسە گرنگەکانی حزبەکان لەناو پەرلەمانە دانین. بەڕاستی بمانەوێنمانێ ئەوە کێشەیەکی گەورەی بۆ پەرلەمانی کوردستان. ئێستا توندە سیاسیە ئایدۆلۆژیە کە پێویستە هەبیت لە بینی ئەندامانی پەرلەمانی هەرکوتلەکان من بە تەجروبەی خۆم نەمدیت لەناو لجنەکان. لە مەسەلەی 40 ملیۆن دینارەکە من باسی ئەوەم کرد کە ئێوەش ینی وەکو هەردوو پارتەکەی تر بۆچی ئێوە ئەو کاتە ئەوەتان بە نایاساییدانە بەڵام ئەمە بە یاساییدا. بۆیە نەعەدالەتیەکە لە ئیکرامیەکەیان نییە، ئیکرامیەکە بە یاساڕێک خراوە، نەعەدالەتیەکە لە بڕی موچەی ئەندام پەرلەمانایە. 10 ملیۆن بێ موچەی سەرۆکێرم و کارمەندێک کە تازە دادەمەزرێ ملیۆنێک وەربگێ، ینی جیاوازیەکە یەکجار زۆر نەبێ. بەرنامەی گفتوگۆی پایتەخت شەوی پێنجشەممە کاتژمێر 9:05 لە NRT ئەوە پێشکەشتان دەکرێت.